سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ وشکبوونی سەراو نیلوفەری کرماشان لە سێدارەدانی 6 بەندکراوی سیاسی لە پارێزگای خوزستان راپۆرتێک لەسەر گیان لە دەستانی سوختبەرانی بەلوچ کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شارەداری ئەندیمشک و ناڕەزایەتی خەڵکی ناوچەی ئەلویجەی ئیسفەهان دژ بە چالاکی کانگەکان. هێرشی هێزە ئەمنیەکانی ڕژیم بۆ سەر تەکیەی پەیرەوانی ئاینی یارسان لە داڵاهوو. ڕۆژی سێشەممە 8 ڕەزبەر هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە بیانووی بە دوواداکۆتنی کۆڵبەرێک هێرشیان کردووەتە سەر تەکیەی پەیرەوانی ئاینی یارسان. بەپێی هەواڵی گەیشت و هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە هێرشەکەیاندا بۆ سەر گوندی تووتشام سەر بە ناوچەی داڵاهوو ئەو ناوچەیان گەمارۆداوە و ڕوبەڕووی ناڕەزایەتی خەڵک بوونەتەوە و لە ئەنجامدا هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بەهۆی ناڕەزایەتی خەڵکی ئەو گوندە ناچار بە پاشەکشە بوون. وشکبوونی سەراو نیلوفەری کرماشان بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتوون تاڵاوی سەراو نیلوفەری کرماشان کە یەکێک لە سەرچاوە ئاویەکانی ناوچەکە و هەروەها سەیرانگایەکی بەناوبانگی ئەو شارە بوو بەهۆی ناکارامەیی بەرپرسانی ڕژیم وشک بوو. بەپێی راپۆرتەکانی کانیاوەکان تاڵاوەکان و سەرجەم سەرچاوە ئاویەکانی پارێزگای کرماشان بەهۆی ناکارامەیی بەرپرسانی ڕژیم کەمبوونەوەی ڕێژەی بارینی باران و هەروەها سازکردنی ژمارەیەکی زۆر بەنداو لەسەر ڕووبارەکان لە دۆخێکی زۆر خراپدان و لە داهاتوودا ژمارەیەکی دیکە لە تاڵاوەکانی ئەو پارێزگایە وشکە بن. بەیاننامەی پەخشان عەزیزی ڕوو لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. پەخشان عەزیزی بەندکراوی سیاسی کورد بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ڕوو لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا دژ بە شەڕخوازی و پشتیوانی ئەو دەوڵەتە لە کۆمەڵکوژی خەڵکی غەزا ناڕەزایەتی دەربڕی. ناوبراو لە بەیاننامەکەدا هەموو ئەو تۆمەتانەی کە لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە خراوەتە پاڵی ڕەت دەکاتەوە و خوازیاری بەڕێوەچوونی دادگایەکی پێداچوونەوە لەسەر ئەو تۆمەتانەیە کە خراوەتە پاڵی. لە بەردەوامی بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە ئەگەر دەوڵەتی ئەمریکا بەڕاستی پابەندی یاساکانی مافی مرۆڤ لە جیهانە پێویستە سەرەتا واز لە شەڕخوازی جەنایەت و هێرشی بۆ سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێنێت و هەروەها پشتیوانیەکانی بەمەبەستی کۆمەڵکوژی خەڵکی لە غەزا ڕابگرێت. لە کۆتاییدا جەخ لەسەر ئەوە دەکاتەوە کە بە تەنیا چالاکێکی مەدەنیە و هیچ کات نابێتە ئامرازی سیاسەتی دەوڵەتەکان. لە سێدارەدانی 6 بەندکراوی سیاسی لە پارێزگای خوزستان. بەیانی شەممە 12 ڕەزبەر 6 بەندکراوی سیاسی عەرەب و خەڵکی پارێزگای خوزستان لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە ئیعدام کران. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەم 6 هاوڵاتیە بەناوەکانی عەلی مەجدەم، محەممەد ڕەزا مقەدەم، موعین خەنفەری، حەبیب دریس، عەدنان غەبیشاوی و سالم موسەوی بە تۆمەتی هاوکاری لە کوشتنی 4 بەکرێگیراوی کۆماری ئیسلامی، هاوکاری لەگەڵ هێزە ئەمنیەکانی ڕژیمی ئیسرائیل، کۆمەڵێک تاوانی تر لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە حکومی سێدارەیان بەسەردا سەپێنراوە. شایانی باسە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئاماژە بەوە دەکەن کە ئەو 6 هاوڵاتیە بەندکراوە ببورن کە لە ئەو 6 بەندکراوە دانپێدانانی زۆرەمرێ وەرگیراوە و دادگایەکەیان لە کەشێکی نادادپەروەرانەدا بەڕێوە چووە. ناڕەزایەتی کرێکارانی شێرکەتی نەوتی فەلات قارەی شاغڵ لە ناوچە ئەمەلیاتی بەهرەگان. ڕۆژی شەممە 12 ڕەزبەر کۆمەڵێک لە کرێکارانی شێرکەتی نەوتی فەلات قارەی شاغڵ لە ناوچە ئەمەلیاتیەکانی بەهرەگان دژ بە پێنەدانی حەقدەست و دواخراوەکانیان کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی حەقدەستەکانیان دۆخی ژیانیان لە خراپیدایە و بە هەڵکردنی پلاکارد
خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی، ئیمنی شوێنی کار، ئەمنیەتی پیشەیی و ئیمکاناتی ڕەفاهی، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، سربەخۆیی سندوقی خانشینکراوانی شێرکەتی نەوت و هەروەها بایەخدانی ڕژیم بە داخوازیەکانی کرێکارانی شێرکەتی نەوت بوون. راپۆرتێک لەسەر گیان لەدەستانی سوختبەرانی بەلوچ. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە سیستان و بەلوچستان تەنیا لە ماوەی 10 ڕۆژدا لانی کەم 18 سوختبەری بەلوچ گیانیان لەدەستاوە و 3 کەسی دیکەش بریندار بوون. بەپێی ئەو راپۆرتانە 6 کەس لە ئەو ئامارە بە تەقەی ڕاستەوخۆ بەبێ ئاگاداری هێزەکانی ڕژیمن و هەروەها 7 کەسی دیکەش بەهۆی هەڵدێرانی ئۆتۆمبیلەکانیان گیانیان لەدەستاوە. شایانی باسە بەهۆی کەمتەرخەمی بەرپرسانی ڕژیم و سیاسەتەکانی کۆماری ئیسلامی لە سیستان و بەلوچستان بە مەبەستی هەژارکردنی خەڵکی بەلوچ کۆمەڵێکی زۆر لە خەڵک ڕوو لە پیشە مەترسیەکان دەکەن و بەهۆیەوە ساڵانە 375 کەس لە هاوڵاتیان گیانیان لەدەست ئەدەن یان بریندار و کەمەندامە بن. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شارەداری ئەندیمشک. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی شارەداری ئەندیمشک دەست بە دابین نەکردنی بیمە لەلایەن بەرپرسانی شارەداریەوە کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی دابین نەکرانی بیمە لەلایەن بەرپرسانی شارەداریەوە تێچووی ڕۆیشتنی لە ماڵەکانیان بۆ نەخۆشخانە زۆر لەسەرەوەیە و بەو هۆیەوە لە دۆخێکی خراپی ئابووریدا دەژین. کرێکاران لە بەردەوامیدا خوازیاری پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی گرێبەستەکانیان و هەروەها بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان بوون. دوایین هەواڵمان سەبارەتە بە ناڕەزایەتی خەڵکەی ناوچەی عەلویجێ ئیسفەهان دژ بە چالاکی کانگەکان. ڕۆژی هەینی 11 ڕەزبەر کۆمەڵێک لە خەڵکی ناڕازی دژ بە چالاکیەکانی کانگەکان لە ناوچەی عەلویجێ ئیسفەهان کۆبوونەوە و ناڕەزایەتیان دەربڕی. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتوون، ناڕەزایەتیەکانی خەڵکی ئەو ناوچەیە لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمەوە هێرشکرایە سەریان، بەڵام بەهۆی خۆڕاگری خەڵک هێزەکانی ڕژیم ناچار بە پاشەکشە بوون. ناڕازیان ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی چالاکیەکانی کانگەکانی ئەو ناوچەیە سروشتی ناوچەکە و هەروەها سەرچاوە ئاویەکان بە ڕێژەیەکی بەرچاو تووشی زیادبوون و خوازیاری کۆتایی هاتنی چالاکیەکانی کانگەکان و هەروەها سزادانی تاوانبارانی دژبەژینگە بوون. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژین.